ئەمە یەکێک لە کۆڵانەکانی ناوبازاڕی سێ سادقە. لێرە نزیکەی 100 کاسبکار کار دەکەن و بژێوی ژیانیان لە ڕێگەی شتومەک و کاڵای سەر عەرەبانەکانیان دابین دەکەن. لە ڕووداوێکیشدا بۆی وەستانی شوێنی عەرەبانەکانیان شەڕ لە نێوان ژمارەیەک کاسبکار دروست دەبێت و 2 کوژرا و ژمارەیەک برینداری لێ دەکەوێتەوە. ژمارەیەک لە کاسبکارانی سێ سادق و ئەم ناوچەیە دەبێتە ئاڵۆزیان و شەڕ لە نێوانیان دروست دەبێت. بەهۆیەوە 2 کەسیان گیان لەدەست دەدەن و زیاتر لە 9 کەسیش بریندار دەبن. ئەم عەرەبانەش یەکێکە لە عەرەبانەی کوژراوەکان. بەوتەی شایەت حاڵ و هاوڵاتیانی ناوچەکە گرفتەکە بۆی بەدەستێنانی بژێوی ژیانی و ڕۆژانەوە بووە و قەیرانی دارایی وەکاری سەرەکی ڕووداوەکە بووە. معیشەتی ژیانی خەڵک وای لێ کردووە جارانە بە بەردەوامی 50 عەرەبانمان بەهاتایە بۆ ئێرە. ئێستا هەموو ڕۆژە 100 عەرەبانەیە قەرەباڵغیە دەنگە لەسەر مشتریە لەسەر ئەملایە لەسەر ئەولایە دەنگەدە لەسەرەوە دروست دەبێت. جاران لە 2013 بە بەردەوامی 50 عەرەبان هاو بۆ ئێرە 100 عەرەبانە ئێستا بە بەردەوامی هەموو ڕۆژ 100 عەرەبانی تایە. دیارە هۆکارەکە هۆکاری معیشەتی ژیان و هۆکارەکە ئەوەیە کە خەڵک برسیەتی و ڕۆژانی ژیانی دەست ناکەی لەبەرەوە. جاران ئەگە 3 ڕۆژ ئیشی کردایە ئێستا بە 3 ڕۆژ بەخۆی ڕۆژی جاران پێیان ناکە. هەردوو هەمویان برادەرم بوون، هەمویان دۆستی خۆشەویستم بوون، یعنی هەمویان نازانم بڵێم چی، هەمویان خۆشەویستێکی من بوون. زۆر بەداخۆم بۆم ڕووداوە و یعنی شتێکی زۆر ناخۆش شتەکە لە یەک تێنەگەیشتن بووە، یعنی تەفاومیە نەبووە لە بینیانە تووڕەبوون بووە. ئیتر نازانم چی بووی هیچ من شک نابم. هەمویان دۆست و برادەری من بوون. من خۆم دیۆکە لەگە شکار لە شایەک هاوین شایی برایەکەی ژنی گواستەوە بە یەک بوونی. ماوەی 8 ساڵە کاسبکارانی و ناوچەیە داوای دابینکردنی شوێنێک دەکەن. دوای ئەوەی بۆیان دابین دەکرێت بۆی خراپی شوێنەکەوە ئامادەنین ئیش و کارەکانیان بگوازنەوە. هەر بۆیە ڕێگەیان پێدەدرێت لە شوێنی خۆیان بمێننەوە. لەبارەی تەندروستی بریندارانی ڕووداوەکەی سێ سادق پزیشکێک لە نەخۆشخانەی فریاکەوتنی شارەکە ڕایگەیاند چارەسەری پێویست بۆ بریندارەکان کراوە و تەواوی بریندارەکان نەخۆشخانەیان بەجێهێشتووە و ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە. دوێنێ کە لێرە خەفەر بووین سەرەتا بریندارێکیان هێنا هەر بە مردووی هێنایانە خەستخانە گیانی لەدەستا بوو. لە دوای ئەوە نزیکی 6 بریناریان هێنایەکێکیان وەزعی زۆر خراپ بوو. لێرە فریاکزاری سەرەتاییمان بۆ کردن و بە ئیسعاف حالەمان کردن یەکێکیان لە ڕێگا بەداخەوە گیانی سپارد بوو. 4ەکەی تریشان وەزعیان زۆر خراپ بوو. هەمویان شوێنی چەقۆیەکی زۆر بە گیانیانە بوو بە تایبەتی لە سنگیان و لە پشتیان. بەڕێوەبەری پۆلیسی سێ سادق دەڵێت هۆکاری دروستبوونی ڕووداوەکە دەگەڕێتەوە بۆ ناکۆکی لەسەر وەستانی شوێنی عەرەبانەکانیان و ڕووداوەکەش کوژرانی 2 کەس و برینداربوونی 8 کەسی دیکەی لێکەوتوتەوە کە ئامۆزای یەکترن. شەڕەکە لەسەر شوێنی عەرەبانە بووە سەر لە ئێوارەی ئیمڕۆ ئاگادارکراین دەست بە جێهێزەکانی پۆلیس ئاسایی لە شوێنی ڕووداوەکە ئامادە بوون وەزعەکەیان کۆنتڕۆڵ کردووە. 10 کەس برینار بووە لە بەر سەختی برینەکان 2 کەس لەو برینارانە گیانی لەدەستداوە پەڕاوی لێکۆڵینان بۆ ڕێکخراوە 9 کەسی سەرەکی لە ڕووداوەکە دەستگیر کراون بە پێی مادەی 406 یاسای سزادانی عێراقی. دروستبوونی قەیرانی دارایی حاڵ و گوزەرانی هاوڵاتیانی بەگشتی بەرەو خراپی بردووە بە شێوەیەک دەگاتە ئەو ڕادەی بۆی وەستانی شوێنی عەرەبانەوە ئامۆزا و کەسە نزیکەکان دەستیان بچێتە خوێنی یەکتر و بە چەقۆ یەکتر بکوژن. هاوڵاتیان بەرپرسیارەتی ئەو جۆرە ڕووداوانە دەگەڕێنەوە بۆ دەسەڵاتداران و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم دۆخە ئابوورە نەخوازراوەیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان خوڵقاندووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای سێ سادق.